ڕۆژێکیان شەیطان ئەگا بە یەحیای کوڕی زەکەریا عەلەیهیمە السەلام کە خۆی و باوکیشی پێغەمبەری خوا بوون، لە بینیانە حیوارێک ڕۆدا، یەکێک لەو پرسیارانەی کە یەحیا عەلەیهی السەلام لە شەیطان ئەیکا ئەڵێ مرۆڤەکان لە لای ئێوە چەند بەشن؟ شەیطان ئەڵێ مرۆڤەکان لە لای ئێمە سێ بەشن، بەشێکیان مەیئوس بووینە لێیان، یعنی هیچ دەسڵاتێکمان بەسەریانە نەماوە، ئەوانەی وەکو ئێوەن پێغەمبەرەکان و سدیقین و شەهیدان و ڕاستگۆیان، یعنی ساڵحین و پیاوچاکان، پێغەمبەران، ڕاستگۆیان، شەهیدان، پیاوچاکان. بەشێکی تریشیان وەکو تۆپی دەستی مناڵەکانتان یاریان پێکەین، وەکو تۆپی دەستی مناڵەکانتان یاریان پێکەین. بەشێکی تریشیان زۆر ماندوویان کردوین، کۆمەڵێکن گوناحیان پێکەین بەچی هەوڵێک، یعنی بە هەوڵێکی زۆر گوناحیان پێکەین، بەڵام یەکسەر تۆباکەن. ئیتر ئەمانە لەگەڵیانە لە ململانەیان حتا ئەو ڕۆژەی کە ئەمرن، یا ئێمە بەسەر ئەوانە زاڵە بین یان ئەوان بەسەر ئێمە زاڵە بن.